بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای مانگێک تێپەڕبوون بەسەر کابینەکەی محەممەد شیع سوودانی ئەمڕۆ سەرکردەی لایەنە سیاسەکانی عێراق بە بەشداری سەرۆک وەزیران و سەرۆکی پەرلەمان لە بەغداد کۆبوونەوە تاوتوێی پرسی هەڵبژاردن بەردومانەکان هەروە کارنامەی حکوومەت و پۆستەکانی حکوومەتی عێراقیان کرد لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز یاسین تاها شارەزای کاروباری عێراق سەرەوە دەکەین دوای مانگێک کابینەکەی سوودانی چی کردووە و پەیوەندیەکانی هەرێمی بەغداد چیان بەسەردێ و قسە سەرەوەش دەکەین بۆچی مقتەدا سەدر بێدەنگی هەڵبژاردووە تا ڕادەیەکی شەقام وەکو خۆپیشاندان بێدەنگە و باز لە سەردانەکەی سەرۆک وەزیرانیش دەکەین کەوا بڕیارە سپەی سەردانی تاران بکات. مامۆستا بەخێر بن سوپاس دەکەم. ئەگەر سەرتا خوێنەوەیەک بۆ کۆبوونەوەی بکەین سەرۆزام کۆبوونەوە کار بەردەوامە کۆبوونەوەی سەرکردەی لایەنەکان بە بەشداری سەرۆکی پەرلەمان سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەشدار باز لە تەورەکانی کۆبوونەوە کە دەکرێت پێوەستە بە تێپەڕبوونی مانگێک بەسەر کابینەکەی سوودانی حکوومەتی محەممەد شیع سوودانی کە مانگێک تێپەڕیوە بەسەریا زیاتر بەوە ناسێت کە حکوومەتی تەوقیتاتە کاتە کاتیاری وادەیە کۆمەڵێک وادەی لەسەر خۆی فەرز کردووە یەکێک لەوانە کۆمەڵێک لەو وادانە بریتی پەیوەندی بە کۆمەڵێک یاسای هەستیار و چارەنووسانسەوە هەیە بۆ نمونە خۆی پابند کردووە لە ماوەی 6 مانگە قانونی نەوت و گاز دەرکە ئەم قانون لە 2007ەوە تا ئێستا مشتومڕی لەسەر و تەشریع نەکراوە خۆی ئیلزام کردو قانونی محکەمەی اتحادی یاسای دادگای فیدراڵی دەرکە ئەوش بە هەمان شێوە لە هەموو خولێکا دو ئاخرەوە ئەم دادگای کە ئێستا هەیە بەشێکی بە بڕیای بریمەر دروست کراوە تا ئێستا نەتوانراوە ئەو محکمە اتحادی کە لە دەستوری 2005 هاتووە دروست بکرێ بە پێی یاسا لەبەرەوەی یاساکە ناکۆکی لەسرە خۆی ئیلزام کردووە بەوەی کە یاسای مەجلیسی اتحاد ئەنجومەنی باڵای فیدراڵی دەرکا بۆ نوێنەراتیکردنی پارێزگاکان و دروستکردنی ژووری دووەمی پەرلەمان وەکو چۆن لە ئەمریکا کۆنگرێسێ و ئەنجومەنی پیران هەیە لە عێراقش پەرلەمان هەبێ و ئەنجومەنی اتحادیش هەبێ لەسەرەوە کاریەوە چی دەبێت بۆ نمونە دروست بکرێ ئەنجومەنی پیران کاریەوە ژووری دووەمی پەرلەمانە بە تەشریع لە زۆربەی وڵاتانە تەنها بە پەرلەمان نابێ بە تەشریع لە فەڕەنسا لە زۆر وڵاتی تر مەسا ئەبێ بە دوو فلتەرا بڕوات ئەوجا ئەبێ بە بڕیارە بێ بە تەشریع ئەوانە ڕۆڵی ئەنجومەنی پیرانە بینیان ڕۆڵی ئەنجومەنی ئەعیانیان پێوتێ لە هەندێک وڵاتانە ئەم ئەنجومەنە ژووری دووەمی پەرلەمانە و ئەندامەکانی کەمترن و نوێنەراتی پارێزگاکان تیا زیاترە بە پێی پارێزگا و هەرێمەکانە بن و ئەو کاتە بۆ ڕاگررتنی باڵانس و تەوازونە بۆ نمونە ئێستا هەرێمی کوردستان لە سا 20 ئەندامی هەیە لە ناو ئەنجومەنی نوێنەرانە سبەی ئەگە دروست بکرێت بە پێی پارێزگا بێ بۆ نمونە ڕەنگە لە چوار پارێزگا هەیە لە هەرێمی کوردستانە نوێنەری شێ بێت چواری ئەبێ لە 20 بۆ ڕاگررتنی باڵانس ئەمە بەسمان لەوەیە کە ئەم ئەنجومەنی کە تا ئێستا بڕیارە لە 2005 لە دەستور جێگی کراوە بڕیار بۆ دروست بکرێت دروست نەکرا دروستکردنی قورسە لەبەرچی لەبەرەوەی یەکەم پەرلەمان نایەوێت کە ژوورێکە بێ لە پدەسەر و ئەوەوە چونکە ئێستا بڕیار دەرەکەن و تێپەڕێ ئەمە ئەو کاتە ژوورێکی تری پێویستە دووەم چۆن ئەندامەکانی دیاریە کرێ ژماری پارێزگاکان چەند بن تەوازۆنی سوننە شیعە کورد تورکمان ئەوانە کێشەیە خاڵێکی ترکە کێشەی لە بەردەما هەیە سەرۆکی ئەنجومەنەکە شوناسی چی ئەبێ ئێستا سەرۆکاتیەکان بە پێی پشکێنە دابش کراوە سەرۆکۆمار کورد سەرۆکی پەرلەمان سوننە سەرۆک وەزیران شیعە ئایا سەرۆکی ئەنجومەنی فیدراڵی شوناسەکەی چی ئەبێ سوننە ئەبێ یا شیعە کورد ئەبێ یا تورکمان مشکلە ینی ناکۆکی دێتە ئاراوە و ئەمە شیعەکان کاتی خۆی پێیان خۆش نەبووە دروستیکەن لەبەرەوەی لەناو پەرلەمانە ئەمیشە زۆرینە نزیکەی 185 کورسیانەیە ئێستا نانی ئەنجومەنێکی تر دروست بێت کە تۆزێ باڵانس بگێڕێتەوە ینی بۆ ئەو لاسەنگەی نوێنەتی هەیە لە ناو پەرلەمانە حکوومەتی شیع سوودانی لە کارنامەکەیە باسی ئەوەی کردووە کە لە 6 مانگە یاسای ئەم ئەنجومەنە دەربکە ئەم هەموو تەوقیتاتە ئەمانە تەنها پەیوەندیان بە کوردەوە هەیە ئێمە باسمان کرد زۆر شتی تریش کە پەیوەندی بە سوننەکانەوە هەیە وەکو دەرکردنی حەشت لە ناو شارە سوننەکان وەکو قەرەبووکردنەوەی ئاوارەکان وەکو ئاشکراکردنی چارەنووسی بێسەر و شوێنەکان وەکو گێڕانەوەی ئاوارە سوننەکان بۆ هەندێک شوێن کە لە شەڕی داعشەوە تا ئێستا لیان قەدەغێرە 2012 بە دواوە یعنی لە دەرکەوتنی داعش لە سووریاوە هەموم تەوقیتاتانە تەوقێکن لە گردنی حکوومەتەوە پێویستیان بەکۆ ئەگەر ڕۆژانە و هەفتانە کۆبوونەوە بکرێت لەسەر ئاستی باڵا ڕەنگە پێڕانەگات چونکە ئەم یاسایانە هەمووی یاسای ئیشکالی و هەمووی مەشاکلیان تیا هەیە باشە بەس ئەوانەی کە باس کرد هەمووی مەلەفی قورسن ینی بۆ نمونە یاسای نەوت و غاز دادگای فیدراڵی ئەنجومەنی باڵا
ئەنجومەنی باڵای فیدراڵی هیچیان بڵێن لە ماوەی 6 مانگ دەتوانرێت جێبەجێ بکرێت بەتایبەتی یاسای نەوت و غازەکە زیاتر قسەی لەسەر بکەین زۆر قورسە لەبەرەوەی لە 2007 ڕژنووسێک نووسرا بوو بۆ یاسای نەوت و غاز 2007 لە ئەنجومەنی وەزیران لە سەردەمی مالیکیا دەستکاری تیاکرا لە دوای دەستکاریەکە ناکۆکی دروست بوو لەسەر پرسی نەوت و گاز هەرێم یەکلایەنە یاسای دەرکرد بۆ دەستی کرد بەوە بەرهێنانکردن لە دەرهێنان و لە بەرهێنان و لە فرۆشتنی نەوتە واقعەیەکی دروست کرد لەسەر ئەرس دیفاکتۆ ئەوەی کە ئێستا هەیە کۆمپانیاکان و گرێبەست و بۆری فرۆشت و بۆری بخۆی هەرێمی کوردستان بۆری دروست کرد ئەمە ڕێگرە لەوەی کە تۆ ئەگەر بێت یاسا دەرکەی خۆی ئەم ئیجراعاتانە هەرێم نەکرا بوو ڕێناکەوتن لەسەر یاساکە ئێستا واقعی هاتۆتە سەر ئەم واقعات چەند کۆمپانیات یا بەشدارە مەسلحەتی کۆمەڵی دەوڵەتی تایە ئیلتیزاماتی پارەی زۆری تایە کێ ئەچێت ئەو قەرزانە تەسویەکە کێی بژێرێت چۆن مەسەرەن ئتیجاهی دەرکردنی یاساکە لە بەغا هەمیشە ئەوەیە کە مەسەلەی نەوت و غاز فیدراڵی بێ ئەبێ فیدراڵی بێ و ئەمە هەر بخاڵی ناکۆکی ینی مرکزی بێ بڵێن بەو ئتیجاهی کە ئەوان ئەیانەوێ کە هەم نەوت و گاز بکرێتە دەست ناوەند لەسەر ئەوە ڕێنەکەوتن 2007 ئێستا ئەگەر ئەو بڕیارەش بیت بیکەی بە ناوەند نوعی عقودی نەوت لە هەرێمی کوردستان عقدی خدمات هاوبەش خدمات نییە هاوبەش ینی عقودی مشارەکەی پێوترێت تۆ شەریک کۆمپانیەکان خاوەنی بیرەکەن خاوەنی نەوتەکەن لە بەغا کرێیە ینی لە عێراق ئەوەیە کە عێراق ساڵانە حەق دەست ئەدا بڵێ جاری وایە لە هەرێم زیاترە جاری وا هەیە کەمترە بەڵام تەبیعەتەکانیان جیاوازە دووەم ئەم کۆمپانیانە لێرە لە کوردستانە مەسەڵەن وەکو ڕوسنەفتانە بۆ بە خاوەنی بۆری خۆی خاوەنی بۆریەکەی ئەگەر بتەوێت ئەمە بگونجێنی لەگەڵ دیرگای مەرکەزا بۆ دەرکردنی یاسای نەوت و گاز هەر لە واقع نایەتەوە دووەم تەفسیری دژبەیەکێ بۆ مادەی 111 دەستور لە بینی هەرێم و بەغا تۆ ئەمە بە 15 ساڵ حل نەکراوە بە چەندین گەڕی دانیشتن و بە چەندین بێنەوە بڕۆ و زۆر جا یونامی لە بین بۆ زۆر جا وڵاتی تر لە نێوان بۆ چۆن ئێستا ئەتوانی گەشتبین بی بەوەی بڵێ لە 6 مانگە ئەم ناکۆکیانەوە لە ئەنرێنێتەوە مقتەرەحێک هەیە لە ناو پەرلەمان نازانمەوە تا چەند سەرەگرێ هەرچەند زۆر عملی نییە بەڵام ڕێژی تێچێت بە جۆرێک باشەکان کە یاسای نەوت و گاز بکەن بە چەند پاکێجێ ئەو پاکێجانی کە ناکۆکی لەسەر نییە دەربکرێت یعنی لە زیاتی یاسایکی نەوت چەند یاسایکی نەوت هەبێ لە عێراقا نەک ینی بۆ یەک بابەت بەڵکو مەسەلەی بەرەمێنان جیابێ مەسەلەی خاوەندارەتی نەوت جیابێ مەسەلەی لە ڕووی تەکنیکیەوە جیابێ یاسای نەوت و گاز پاکێجێکی ینی کۆمەڵی پاکێجن لە ناو یەک یاسا بەش بکرێن ئەو یاسایانی کە کێشەی ئەو بەرگانی کە کێشەی لەسەر نیە تێپەڕێنرێ و ئەوەی کێشەی لەسەر بمێنێتەوە کە بە عەرەبی پێوتێت تەجزیە نایندا بەشکردن ئەمەش ینی تا ڕادێک لە وڵاتانە باو نییە دووەم هیچ دۆخەکە ناگۆڕێکە تۆ ئەگەر ناکۆکی لەسەر خاوەندارێتی نەوت هەبێ لەسەر چۆنەتی دەرێنانیە بێ لەسەر چۆنەتی فرۆشتنیە بێ لەسەر چۆنەتی عقدەکە هەبێ ئەو ناکۆکیانە هەرە چن ئەمێنەوە ینی ئەمێنەوە بۆ باشای بەس نەخشی ناو پەرلەمانی عێراق چی بۆ یاسای نەوت و غاز بێ چ بۆ ئەوەی دادگای فیدراڵی بێ کە بڵێن بێ پێ یاسایەکی نوێ دروست بکرێ بۆ ئەنجومەنی فیدراڵیەکە بێ لەبارە بۆ کورد نەخشی ناو پەرلەمانی عێراق خۆی ئەتوانی لە ڕوویەکەوە لەبارە لە ڕوویەکەوە نالەبارە یەکێک لەوانە ئەو پرسە ئاڵۆزانەی کە هەیە پێویستی بە یەکدەنگی لە ناو ماڵی شیع هەیە ئێستا تەرەفێکی سەرەکی شیعەکان غایبە لە دەرەوەی پەرلەمان ینی مەسەلەی نەوت نابێ قەت تەسەووری ئەوە بکەی بە تەنها جەماعەتی ئیطار بێن لەگەڵ کورد ڕێ بکەون لەسەر نەوت چونکە ئەوە ئەو کاتە فاوڵێکی گەورەدەن بەدەستەوە بۆ سەدرەکان چاک بێیان خراپ بیقۆزنەوە کە بڵێن ئەها ئەوە نەوتیان هەرزان فرۆش کرد و نەوتیان نابە هەرێم و هەرێمیان کرد بە خاوەنی ئابووری سەربەخۆ دیرگای شیعە بۆ مەسەلەی نەوت ئەوەیە کە عێراق نابێ بە وڵاتێکی یەکگرت و ناتوانانی بڵێ عێراق هەتاوەکو سەرچاوەکانی داهات و ئابووری مرکزی نەبێ فیدراڵی نەبێ و هەتاوەکو هەرێم توانای فرۆشتن و دەرهێنانی نەوتی هەبێ ئەوە تۆ ناتوانانی باسی عێراقی هەشتوو بکەیت بەس هیچیان بڕوایان بەوەیە هەرێم خۆی بەم شێوی دارەی نەودەیە خۆمیان دژی ئەو سیاسەتەن لایەنە شیعەکان هەمویان هیچ لایەنێکی شیعە نییە لەگەڵ ئەوە بێ کە هەرێمی کوردستان نەوت دەرکا و بیفرۆشێ لەگەڵ ئەوان کە عێراق بیفرۆشێ ئەمە دیدێکی مرکز بەس دیدگایان جیاوازێ سە بۆ مالیکی سەدر ئەوانە پێتەڵێ سەدر لە دەرەوەیە
ئەم مەسلەی نەوت پێویستی بە دەنگی هەموو ماڵی شیعە هەیە و ئەوان ئێستا بە هەموو جۆرە بایکۆتی ئیتالیان کردو لە هیچ شتێکە لە چاک و خراپ نەسیحەتیان ناکەن و ڕێیان پیشان نادەن بۆی بخلیسکێن و بەکاری بێن لە دژیان. ئەمە لەم ڕۆنا لەبارە لە ڕوویەکی ترەوە لەبارە کە سەدرەکان لە دەرەوەن جەماعەتی ئیتار زۆر پێویستیان بە کورد و بە سوننە هەیە هەوڵەدەن بە هەر جۆرێک بۆ دڵیان ڕازیکەن و لەگەڵیان کۆک بن و هەنگاو بچنە پێشەوە بۆی بیسەلمێنن بەبێ سەدرەکان دەوڵەت بەڕێوە ئەچێ بەبێ سەدرەکان شتی استراتیژی لە عێراق قەراری لێ ئەدرێ بەبێ سەدرەکان ئەتوان بۆشایی سەدرەکان بە کورد و بە سوننە پڕکەنەوە لەم ڕۆوە حەزەکە و هەوڵەدەن هەنگاو بنێن و هەوڵەدەن شتێک بکەن بە شتێک لە غیابی سەدرەکانە بەڵام لە ڕوویەکی تریشەوە ناتوانن زۆر بەخشن دەبن لەبەرەوەی هەر هەڵەیەک لەو دۆسیەیە بکەن لە هەر شتێکە خراپ لێک بدرێتەوە سبەینی ئەبێ بە کارتێکی بەهێز بەدەستی سەدرەکانەوە و لە هەموو شارعی عێراقی وروژیان کە ئەوە ئێتار نەوتیان سەبارەت بە شەقام پێشتر بەڕێز سەردانی شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقیش کردووە ئەوان بۆ چونیان سێ لەبارەی دۆسیی نەوتەوە ینی دژایەتیەکەیە ینی لە شەقامە هەموو مەزاجی عێراق مەسەلەی فیدراڵی ناناسێ و بڕای بە مەسەلەی دابشکردنی ئابووری و داهات نییە لە عێراقا و ئەمە سەقافەتێکە لە سەردەمی سەدان حسێنەوە ماوەتەوە چە ساڵانی دوایی زۆر ئیشی لەسەر کراوە یعنی دیموکراسی و ئەو فیدراڵی و ئەو سیستەمە دەستوری کە هەیە سیستەمێکە هاوردە کراوە یعنی وە لە عێراق دانراوە بنیادی کولتوری نییە زمینەی شۆڕ نەبووتەوە بۆ خوارەوە هیچ هاوڵاتێکی عێراقی و هیچ ڕێیەکی گشتی عێراقی لەگەڵ ئەوە نییە کە هەرێمی کوردستان نەوت فرۆشێ بە تایبەت زۆر راپۆرت بڵاو کراوەتەوە ساڵانی ڕابردوو بە ئیسرائیل فرۆشێ و پارەکەی دیار نییە و لە هەرێمیش ناکۆکی ینی زۆر مەسەلەی نەوت هەیە و خەڵک ڕازی نییە و دەنگی ناڕەزایی بەرز بۆتەوە چۆتە بەغا هەموومانە ئاوێتە بوون بەڵام مەبدەئیەن پێشک ناپەم ینی هیچ لایەنێکی عەرەبی و عێراقی بە شعبی و بە ڕەسمی فەرمی هەبێ بتوانێت ئەگە بڕایشی بەوە هەبێتەوە لە هەنێک حاڵەتی کەم بگەڕێکە لە هەولێرەژی بتوانێت بە ئاشکرا بڵێ با هەرێمی کوردستان خۆینەوە دەلێنی خودی سونەکانیش ئەو هەڵوێسە دەرنابڕن کە بەشێکی زۆری پەرلەمانتەرە سونەکان لە هەولێرن ئەوانەی کە کاریگەریان نییە لەگەڵیان مشکیلیان نییە بەس ئەو سونانەی کە کاریگەریان هەبێ لە ناو بڕیارە لە ناوەندی بڕیارە ناتوان بڵێن ئێمە لەگەڵاوین هەرێمی کوردستان ناشێڵێ ینی ئەو سونانەی کە لە هەولێر پشتیوانی مەسەرەن هەیە وەکو میسال ئالوسی وەکو ناجەح میزان ینی زۆر کەسایەتی سونان دامی هەرێمی کوردستانەکان بەڵام ئەمانە لە ناوەندی بڕیاری عێراقیان نین بەشێکشیان فەرمانی گرتنیان هەیە ناتوان بچنەوە بۆ بەغاوەمانە بۆیە ینی شتەکان زیاتر شتێکی ڕەمزیە بەڵام ئەو سونانە کە بریتین لە محەممەد هەلبوسی لە خەمیس خەنجەر نییە ینی هەڵوێستێکی وانی و ئەمە بەرمەبنای با ینی زۆر هین نەبین ئەوە بین کە بڵێن شۆڤێنین و ئەمانە بڵام هەر لە هەموو دنیا مەسەلەی فیدراڵی ئەوەیە کە دارایی ناوەندی بێ ینی ئەوە بێ لە مرکز بێ بەڵام ئێمە مشکلەمانەوەی مرکز شەفاف نییە مرکز جێ متمانە نییە و مرکز نییە مرکزیش بە هەمان شێوە بەش بووە و گروپی بچوک بچوک دەستیان بەسەراگرتووە تۆ خاوەن دەوڵەتێکی تۆکمەی دیموکراسی یا ئەوە نیت کە گرنتی ئەوەی هەبێت تۆ بچیت باش بەس ئەو بڵێن ناکۆکی کە هەیە لە هەرێم ڕنگدانم هەیە بۆ لە مەسەری نەوت لەسەر باغداد ئێستا بۆ نمونە ئێستش باسی جیاوازی پارتیویکێتی شەر چەندە شەریک بوون بەڵام باسی جیاوازی دەکرێت ئێستا بازەوەکە ئاراستەیەکێ لە بودجەی 2023 بۆ نمونە پارێزگاکان جێ بکرێتەوە ئەگە هەرێم نەوت تەسلیم نەکا پارێزگاکان بۆ نمونە بتوان ماوەڵە بکەن لەگەڵ بەغدایە ئەمە کاریگەری دەبێت لە ئێستا وەکو چەکێک ناوبەناو ئەوە باسە کرێت کە هەرێم بەش بێ و هەر پارێزای خۆی مامەڵە لەگەڵ بەغا بکە بەڵام ئەمە لەمپەری لە پێشە یەکلانە لەمپەری دەستوریە ئێمە لە دەستورە هەرێمێکمانێ ناوی هەرێمی کوردستانە شتێکمان نیە بە ناوی فیدراڵەتی پارێزگاکان ئەو تەرحی بریمەر بوو کاتی خۆی سەری نەگرت ئێمە هەرێممان هەیە و ناوەند کە ناوەندیشمان نییە لە دەستورە ینی دەوڵەتی فیدراڵ چۆن مەسەر ئەمە لەگەڵ دەستورە گونجێنی کە پارێزگامان مەڵە لەگەڵ بەغا بکارڕێ ئەمە لەمپەری دووەم ئەو وڵاتانی کە کاریگەریان لەسەر ئابووری عێراقەیە مەسەلەن لەگەڵ ئەوە نین کە هەرێم پەر بێ بۆ نمونە بەڵێ محەممەد شیع سوودان بەڵێ شیعە ئێستا خاوەنی حکوومەتی محەممەد شیع سوودانی بەڵام ئەو کەسێک کە لەگەڵ بە بانقی ناوەندی کۆبێتەوە بە بەردەوامی و مەسەلەن سەفیری ئەمریکایە پارەی عێراق چێتە ئەمریکا وەگەڕێتەوە ئەو نەوتەی کە ئیفرۆژێ هەتا ئەم دقەیە سانەوە پێنج چێتە ئەمریکا و لە بانقێک لە نیویۆرکەوە ئەگەڕێتەوە ئەمریکا پارەی عێراق پارێزێ لە سکاڵای ئەو لایەنانی کە زەرمە بوون لە شەڕی ئێران عێراق لە شەڕی کۆیت
مەسەلەی ئابووری بەشی زۆری بەدەست ئەمریکیەکانە پاراستنی ئاسایشی عێراق بە لە شەڕی داعش و ئاسمانی عێراق و مەسەلەی لۆجستی بەدەست وڵاتانی هاوپەیمانانە ئەمانە تەوازونی هێز لەگەڵ ئەوە نین کە هەرێمی کوردستان بەش بێ ئەمە یەکێکی ترە لەو لەمپەرانەی کە هەیە خاڵێکی تر خاڵی سێەم مەسەلەی نەوت و گاز لە هەرێمی کوردستان بەش نەکراوە یعنی تاوەکو ئێستا هەر ئەو بۆریە هەیە کە لە هەرێمی کوردستانەوە چ ئێستا تۆ بڕیار بی دەرامەتەکانی سلێمانیە هەولێر بەسەر بەخۆ یەکێکیان مامەڵ لەگەڵ بەغا خۆی سنووی سلێمان هەر بە تەنکەرە بڵێن لە حەسیرەکە و لە تەقتەقەوە مەگەری ماغازەکە بەڵێ غازەکە بەڵێ یعنی لە ڕووی فەنی و عملیەوە ئەمە ئیشی بە ساڵ 2 ساڵ و 3 ساڵش ناکرێت پێ دوایە ئەمە ڕوویایەکێتی نەبێ هەر وەکو چەکێکە یعنی ئەوەی کە باز دەکرێت چکەسە ڕەنگە ڕوئیاش بێ ئەگەریمان ڕوئیاشە بەڵام لە ڕووی هوەریەوە بە خێرایی ئاسان نییە پێویستی بەکاتە مەسەن تۆ ناتوانین بڵێ لە 2023 ئەوەکەم بەڵام حاڵش نییە بۆ منە بۆ 2024 و 25 ئەمانە ئەگەر ئاراستەیەکی وا بێتە کایەوە ئەگەر شەخبوون و لێکترازانەکە زۆر گەورە بێ ممکنە ئەو کاتە مەسەن کۆمپانیای نەوتی عێراق بە تایبەت کە ئەوان بڕیارە لە کۆتایی ئەم ساڵ یا ساڵی داهاتووە نەوتی خۆیان بۆی نەوتی عێراق جیاکەنەوە لە هەرێم و ئەو بەشەی کە زەرری هێناوە هەر بۆرێکۆنەکە نۆژەم بکەنەوە بۆرێکۆنەکە نۆژەن کردوێتەوە و لە مۆسڵەوە چێ لایتە لەعفەرەوە لەوە چێتەوە ناو تورکیا بڕیارە یا کۆتایی ئەم ساڵ یا لە ساڵی داهاتوە عێراق پێویستی بە بۆری هەرێم نەمێنێ بێ بە خاوەنی بۆری خۆی و ئەو کاتە ئەتوانێ مەسەلەن لە هەرێمی کوردستانی شەوە ئێستش ئەگەر عێراق نەوتی هەرێم وەرگێ بۆ ئەم ساڵ بۆ نمونە بەگریمان ئەوێ لە بۆری هەرێمەوە هەناردەی بکات چونکە بۆریەکەی خۆی باشە بەس دوای لەسەر داواباڵی شایست قسە دەکەم بەس پێویست بە بوجەوە کە پێوەستی بەنەوتەوەی لەگەڵ کوردستان ئێستا دووبارە بودجەی 2023 هاتوتە بەرباز وابڕێ لە چەند ڕۆژی داهات بێتە پەرلەمان وەفدی هەرێم لە بەغدایە پێ دوایە هەر هەمان سیناریۆی ساڵانی ڕابرد دووبارە بێتەوە ڕێک نەکەون بڕە پارەیەک وەکو 200 میلیارەکە بێت نێت نەوت تەسلیمکردن ڕوونادا پێ ئەوە ڕێتێچووترە حەلی کاتی هەتاوەکو حالی درێژخایەن لەبەرەوەی حکوومەتەکە خۆی زۆر کێشەی لە پێشە یەکێک لەوانە گەورەترین کێشە ئەوەیە کە ئەم حکوومەتە تەمەنی چەنە لە کارنامەکە دایناوە دوای ساڵێک انتخابات بکە هەڵبژاردن بکە هەچەند ئەمە وەکو دەرچەیەک دایناوە ینی وە خۆیان زۆر بڕوان پێینێ و ئیشی لەسەر ناکەن بەس وەکو مەخرەجێک باس لەوە کرێکە لە مانگی یەکە خۆپشاندان ڕوودا باس ئامادەکاری هێناکۆکی هەیە لە نێوان لایەنە پێکهێنەرەکانی حکوومەتە لە ئێستاوە دەرکەوتووە بەریەکەوتن دروست بۆ لە بینی مالیکی و سوودانی بەریەکەوتن دروست بۆ لە بینی مالیکی و خەزعەلی بەریەکەوتن دروست بۆ لە نێوان هەموو شیعەکان و فالح فەیاض بەریەکەوتن جۆرەها بەریەکەوتن لە نێوان لایەنە ئەو لایەنەی کە پێکهێنەری حکوومەتن تەنها لەوا کۆک و جۆر بوون کە بەرامبەر سەدر بۆستنەوە کە ئێستا سەدر چووەتە دەرەوە وردە ناکۆکیەکانیان حسابات و حساب و کتابی خۆیان دەستی پێکردووە و ئێمە تا ئێستا چەند کۆبوونەوەیەکی ئیطار کراوە یاخودایانە شیعەکان و سوودانی ئامادە نەبوو بچێت بۆ بەشداری کۆبوونەوەکان تووڕەن لێ لەو مەجالە جەماعەتی مالیکی و جەماعەتی عەسایب خۆیان بە خاوەنفەزڵی یەکەمەزان لە دروستکردنی حکوومەتی سوودانی ئەویان بە سیاست ئەویان بە چەک بە پێیان وایە ئەوان ئەبێ بەڕیاردەری حکوومەتن بەڵام سوودانی تا ئەم دەقەیە بەرگریەکە و هەوڵەدا نەچێتە ژێرباری داواکاریەکانی ئەوان ئەوە دوو جارە مالیکی لێتی کرارەکاتەوە زۆر بە ئەلحا کە ئەبێ پارێزگارە سەدرەکان بگۆڕێ لە زیقار و لە نەجەف و نابێ بچێتە ژێر گوشاری سەدرەکانە بێ ئەو نەک نەیگۆڕیون لە بەغا مدیر عامێکی سەحەشی بۆ دامەزراندون لەم چەند ڕۆژەی ڕابردووە بۆیە حکوومەتەکە تۆزە خۆی شڵۆقا سەرباری ئەم ناکۆکی لایەنە پێکهێنەرەکانی لە مانگی یەکە قسە لەوە هەیە کە لە وادەی تێپەڕبوونی 100 ڕۆژ بەسەر پێکهێنانی حکوومەتە خۆشانی جەماوەری و سەدرەکان خۆیان ئامادە کردو ئەگەر حکوومەت شتێکی ئەو تۆ نەکات جێگەی گوت تا ئەم دەقەی نەیکردووە ئەگەر بەم نەمەتە و بەم نەهجە بەردەوام بێ خۆپشاندان دەست پێ بکاتەوە بۆیە ئەو شتانی کە پەیوەندی بە هەرێم و بەخاوە هەیە ڕەبتە بەم معادلاتانەوە ئێمە ئەگەر وەکو نێت سەیریکەین بە سوودانی بێ نێتی هەیە بیکە و ڕەنگە ڕازگۆش بێلەوە بەو پێیکە کەسێکی تەکنۆکراتە و تازەیە و ئەوێ حکوومەتەکەی سەرکەوتوو بێ و ئەوێ بچێتە پێشەوە و دەرفەتێکە وەری گرتووە و هەندێک عقدەی نییە وەکو سەردەمی مالیکی ئەمانە پێشواز دەکە کە خەلەل لایەنە کوردیەکان بێ ئامادە نەبن نەوتەکە تەسلیم بکەن ئەوەش ینی تەسیری هەیە لەن سوودانی کەسێکە یەک کورسی هەیە لە ناو پەرلەمان لە دوای چوونە دەرەوەی سەدرەکان بۆ بە 3 کورسی ئەبێ 4 کورسییان سێ بڵێن ئێستا ئەگەر خۆشینە 3 کورسی
کە خۆشی بۆەوە سەرۆک زیان نازانمە کورسەکەی خۆی لە لیستەکەی خۆی پڕ بۆ یا کەسێکی دەمە بەستم یەکەم وەزن و قەبارەی لە ناو انتخاباتە یەک کورسی بۆ تیار الفراتی ئەمە چاوەڕێ ڕەحمەتی لایەنەکانی ترەوە لە نەتیجا کورد هەرە بێ بچێت لەگەڵ عەسایب و لەگەڵ مالیکی و لەگەڵ ئامری و لەگەڵ حەکیم وانە دانیشێت بۆ ڕێکەوتن مەوسوی ڕێکەوتن بە تەواوەتی نەوت تەسلیم بکرێ پشکەوەکو ساڵانی ڕابردوو بێ لە بەغدا بە دووری دەزانی لە 2023 لە ڕووی وەکۆی کە پێشتر بوون کاتەوە زەحمەتە لە ڕۆی هوەریەوە زەحمەتە لە ڕۆی پرەنسیپی دیدگای جیاوازەوە بۆ دەستور زەحمەتە هەموو یاڵێ مەسەن دەستور باشە بگەینە بۆ دەستور بەڵام کە تۆ دوو تەفسیری دش بە یەکت هەبێ بۆ دەستور و حەکەمەکەشت دادگای فیدراڵیە بڕیاری داوە کە ڕۆیای بەغا ڕاستە تۆ هەڵی و بەغا مەحکەمە قفڵی کردووە مەجای مفاوەزاتی تیان نەهێشتووە ئەوە ڕەنگدا تۆ لە یاسای بوو جێ بڕیاری دادگای فیدراڵی لە مەسەلەی نێوتە لە کارنامەکەی سوودانی زۆر لێزانانە مامەڵە لەگەڵ ئەوە کراوە کە ئێمە وشارەکان ڕاگرین مامەعنا بە ناڕاستەوە خۆ جێبەجێکردنی بڕیارەکە ڕاگرین هەتا ئەو کاتەیەگەینە ڕێکەوت بەڵام ئەگەر نەگەنە ڕێکەوتن هیچ لایەنێکی عێراقی نییە نە سوودانی نە مالیکی بە ئاشکرا و بە ئالانی بتوانێت پێشێلی زەقی بەڕیاری دادگای فیدراڵی بکە نەک ناتوانێت ئەمەدە نییە بیکە حتا سید علی سیستانی کە لەسەر و دەستورەوەی لە عێراقیانی لە دەستوری نەنووسراوە ئەو ڕێبەری مطلقی عێراقا نایەت ئامادە نییە دێڕێک سەرپێچی یا شتێک بڵێ کە پێچوانی بەڕای دادگای عێراقی بێ هەموو پێکاتەکانی عێراق لە دەرەوەی کورد شکڵیەن کۆکن لەسەر احترامگرتنی بڕارەکانی دادگا لەبەر یەک سەبەب لەبەرەوەی ئەوە آخر پەرژینەکە ناڵێ بەریەکەوتن ڕووبا و ناڵێ فەوزا ڕووبا ناجۆری زۆر هەیە نەهبوو سەلب ئەوی دزی و ئەوانە زۆر هەیە زۆر شت هەیە لە عێراق تا ئەتوانی باسکردنی بڵێن عێراق وڵاتی یاسایە بەڵام ئەوەی کە تا ئێستا آخر پەرژینە بۆ ئەوەی بەرەو سۆماڵ و ئەوانە بچێ تا ڕادەیەک ئەو بڕێرانەی دادگایە کە شکڵیەن هەموو لایەنەکان بەس خۆت ئەنی ماوەڵە هەرێم چۆن دەبین ئێستاوە لە بڕیاری دادگای فیدراڵیە بوو لەبارەی نەوتەوە سکاڵایەکە بوو کە کۆمیسیۆنی هەڵبژاردنێ دەبێت ئەو هەموار کاتەوە کە دەسەڵاتی ئەنجامدانی هەموو هەڵبژاردنەکانی نییە ئەوەی خانەنشینان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو دەبێت یاسەکەی عێراق جێبەجێ بکرێت ئەی بەس هەرێم هیچ چی دەکا بۆنەوە چۆن ماوەڵەکە یاسایەکی تریشی هەر سەرباری ئەوان یاسایەکی تریشی دۆڕان بڕگەیەکی تر بادەی 46 لە یاسای خوێنی باڵا کە ڕێگری ئەکا هیچ کەسێک لە زانکۆ ئەگەر کێشەیەکی بێ بچێشکاتکانی کێشەی ئیداری و زانستی لە محکەمە ڕەت کرایەوە کە ئەنا ئەبێ هەموو کەس ئەتوانێت بچێت سکاڵا بکە ئەو مادە دەستوری نیە هیچ یاسایەک نییە پارێزە مەبەستم ئێستا ئەو شتانی کە لە هەرێمی کوردستان هەبوون لە ساڵانی ڕابردووە بە جۆرێک کراون بەشێکی زۆریان نایەنەوە لەگەڵ یاسا فیدراڵیەکانە حسابی بۆ نەکراوە ئێستا دادگایەک هاتووە تەبیعەتی جیاواز ئەم دادگای کە ئێستا هەیە دادگایکی ڕاگوزەرە بەڵام هەر کەس بچێ سکاڵا بکە لێی وەرەگرێت لە کاتێکە ئەمە جیاوازە لە تەبیعەتی محکەمە دەستوریەکانە تەنها لە قەزیە گەورەکان تەدەخولەکان دوو تا ڕادەیەک ڕوئیای سیاسیشی تێکەڵە بێ بەڵام ئەم محکەمەیە وەکو هەر محکەمەیەکی عادی ڕۆژانە داوا لە خەڵک وەرەگرێت بۆیە ئەگەر هەرێم لەگەڵ بەغا ڕێنەکەون لەسەر داڕشتنی یاسای محکەمەی تازە بە پێی ئەوەی دەستور دایناوە و تۆزێ قورسترە و مەرجەکانی ئێوانە ئەم محکەمە ڕێنە زۆر بڕیایەتی دەرکات لە تووشی هەرێم ینی زۆربەی یاساکانی هەرێم کە لێنیان تایە زۆربەی کێشەی تایە زۆربەی ئیشکالی تایە یا دژێکی تایە لەگەڵ یاساکانی بەغا یان کەم و کورتی تیا بووە ئێمە لە وڵاتێکا ژیاین 2 ساڵ پەرلەمانەکەی داخراوە ئەم پەرلەمانەی تری کە هەیە بەهۆی کۆرۆنا و حساب کە 2 ساڵ داخراوە ئەوە کەیتری بەهۆی ناکۆکی و ناجۆریەوە یاسا دەرناکە کاتێک کە کوواڵەتی پەرلەمانتاران کەم خراپ ئەبێن وە کۆمەڵێک پەرلەمانتاری ئامادە بۆ تەشریع ینی فۆکەسیان لەسەر دەرکەوتنی میدیایی و بەیان نامە و چالاکیە بۆشایی تەشریعت مسە بێ ئێستا بۆ لە یاسای خانشینی هەرێم دۆڕاندی یاسایەکی هەڵەشاوی بەغای هێناوە بەبێ نەفاسکردن جێبەجێیەکە خۆی خاوەنی یاسای خانشینی نییە زۆر شتی تر هەیە لە هەرێم لە چەند ساڵی داهاتووەگەر ئەم محکەمەی بەردەوام بێ دەرەکەوەیە کە کارەساتی سستی پەرلەمان لە ڕووی تەشریع ینی پەرلەمان ڕەنگە لە شتی ترات چالاک بێ پەرلەمانتارەکان ماشەڵڵا بەردەوام لە فەیسبووکان بەردەوام لە کۆنگرێ ڕۆژ فەیسبووک چالاکەن و بەردەوام لە خۆپیشاندانەکانی شن بەڵام لە نەتیجا ئیشی ڕئیسی سەرۆکی پەرلەمان دەرکردنی یاسایە
لەگەڵ چاودێری حکوومەت ڕەنگە لە چاودێریە ئێمە هەنێجان زیادەشمان هەبێ ئضافەشمان هەبێت لایەن پەرلەمانتارانەوە بەڵام نەقسێکی گەورەی تەشریعیمان هەیە کە ئەمە بەشێکی خەتای ئیرادی سیاسی. بەس چی ڕوودەدا مامۆستا ئێستا بۆ من هەر بڕیار لە دەرگای فدرال دەرچێ یاسای هەرێم ڕەتکاتەوە لە نەوتە لە خانەنشینە لە بواری ترە ئەوە سکاڵاکی تر لەسەر درێژنەوەی تەمەنی پەرلەمان هەیە چی ڕووداگە هەرێم هەر خۆی بەیاخیان پێ نەدات بۆ لە کۆتاییدا حراجێکی گەورە دروستە بێ و هیچ حکوومەتێکە لە بەغایەتە سەرکار ناتوانێت خاتری هەرێم بگرێ ئێمە بیرمان نەچێت سەدر بە هەموو هێز و کاریگەریەی هەیەی بە شەقام بە چەک بەو ڕەمزیەتەی لە ناو ماڵی شیعە هەیەی تێکشکانی بە بەڕای دادگای فیدراڵی بووکە 220 کورسی فەرز کرد بۆ گرێدانی دانیشتنی هەڵبژاردننی سەرۆک کۆمار و پێشی نەکرا ینی ئەوە چاکە و بە هەموو جەماوەرەکەی هەموو توانای خۆی چوە بەردەم دادگای فیدراڵی گوشارە لێ بکە پەرلەمان هەڵوەشێنەوە نەیتوانی پێیان بکە یەکەم جار لێەوە سەر تێکشکە مەبەست بەڵێ بە بڕیاری ینی 5-6 بڕیار لە ماوەیەکی کورتە لە دەرچووکە لە بەرژەوەندی سەدر نەبوو نەیتوانی هیچ بکە بەرامبەر دادگای فیدراڵی ئێمە ئەگەر بین مقارنەی بکەین ئایا قووەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە سەدر لە ئاستی سەدرا هیچی پێ ناکرێت بەرامبەر دادگای فیدراڵی ینی ئەو حکومانەی کە دەرەچن شکلیەن هەموو لایەک پێوەی پابند بن و بەیانی ئەگەر سوودانی یەک تۆز لە بڕیاری دادگای فیدراڵی لابات خاتری هەرێم بگرێ ئەگەر بێوێ مەسا ئەگەر بشێوێ ئەبێ بە فیلمێک کە هیچ سینەمایەک نەیبینی بێ هەم لە شارێ هەم لە شەقام هەم لە حیزبەکان چونکە خۆی نەیاری زۆرە و هەموو ئەو کەسێک کە ئەبێ بەسەر وەزیران تر هەمووی لە خوارەوە بن بە معارەزە لە عێراق تەبیعەتیان وایە حتا ئەوانەشی کە لە ناو دەوڵەت نەخو معارەزە تەسەڕوفەکەن جۆرێک لە پۆپۆلیزم قبوڵی ناکەن و ناشتوانێ و تووشی لێپرسینەوە ئەبێتەوە بۆیە بۆ دەرچە لە بەردەم هەرێم ئەوەیە کە لە پۆک و نەوت و چۆن خەمی بووجە خوا ئەوە خەمی ئەوە بخوا چارەسەرێک لە دادگای فیدراڵی بدۆزێتەوە دادگای دروست بکرێت تۆزیان ڕەزنتر و تۆکبەتر لەم دادگای کە هەیە ئالێتی بڕیاردان تایە بگۆڕێت یعنی ئێستا بە زۆرینەیە ئایا ئەو کات ئەکرێ بە دوو لەسەر سێ ئەوجا تەبیعەتی دادگاکە بگۆڕێ بۆ دادگایکی دەستوری ئەمە وەکو محکەمەیەکی عادی مەعامەلەکە هەموو کەسە چێت تا نادات وەریەگرێ بەڵام محکەمەی دەستوری عادەتەن لە قەزای زۆر ڕئیسی و ئەمە یاسایی نین بەڵام سەی ئەزمموی وڵاتان بکانی تۆ چەند هەواڵە خوێنیتەوە لە ساڵانە محکەمەی عولیای ئەمریکا یا محکەمەی بەریتانیا حکم دەرکە زۆر کەمە لە ساڵەکە یەک دوو جارە بەس هیچ کاتێک بە قەدەر 2022 دادگای فیدراڵی ئەو هەموو بڕیارەی دەرکردووە بڕیاری ئاوا کاریگەردا مێژوو ئێمە با واز لەلایەنە یاسایەکەی بێنکەوە ئیشی وەکو بڕیاری کاریگەر بماوەسە ئەوە ئیشی یاسا ناسەکانە مەسەر ناوڕۆکی بڕیارەکان بەڵام بە ژمارە نەخێر ئێمە لە 2005 متابعی ینی ئەم ڕۆژی ئەم محکەمە جاییوە هەبوو بە 6 مانگ یەک بڕیاری دەرکردو بە ساڵ یەک دوو بڕیاری دەرکردووە کە بوو بێ بە هەواڵ و بێ بە جێگەی باس بەڵام لە 2020 وەکو محکەمەی کەرخ و ڕەسافە چۆن داوای ئەحوال مەدەنی و داوای بەدا هەیە ئەوە داوا لە دادگای فیدراڵی بینراوە ڕۆژانە داوا بێنرێ و ئەمەش بەشێکی عیلاقەی بە گۆڕینی مەزاجی سیاسی و هەیە خاترانە نەماوە جاران مجاملە هەبوو لە بینی هەرێم و بەغاو پێکاتەکان ئەو خاترانەیە نەماوە مجاملە نەماوە بەشێکشی پەیوەندی بە سروشتی حاکمەکانەوە هەیە ئێمە ئەوە ئیشی یاساییە بەڵام ئەگە بچیتە وردەکاریەوە لە هەموو دادگای فیدراڵی وابزانام یەکدا حاکمیان دەستوریە ئەوانی تریان هەمووی بەس خۆی دابەشی نەکراوە دوو کوردیتیا بێ کوردیتیا سەدرەکان دوودانێ بەڵام مەفرۆزە حاکمەکانی فەقیهی دەستوری بن یا حاکمی دەستوری قازی دەستوری بن لەم محکەمەیە یەک حاکمی دەستوری هەیە ئەوانی تر هەمووی محاکمی ئاسایین یعنی محاکمی جۆر بە جۆرن دیدگایان بۆ دادبینی و بۆ یاسا بۆ محکەمەکە وەکو دیدی هەر محکەمەیەکی عادیە و طبيعتي سياسية لبريارة كان يعني ودائما أحكامي قضايش قرصة وبنج برا ومجالي مفاوضاتي تيانية إسابون لما مسألين وتع سقفك داناوا هيج مجالين يشتوتو كالله يا ساينا وتغازي هرين بجملة بطالة باش بس وكو بروجي ساكا يعني پێشبینی دەکرێت زوو پەسەند بکرێت بجێ 2023 سە چوار ڕۆژی تر بێتە پەرلەمان لەمپەری لە بەردەمدانیە بۆ نمونە ئەکید لەسەر ئاستی عێراق دەرەکرێت یاسای بوجاوە چونکە وڵات بەبێ بوجە ناڕوا بەڕێوە بەڵێ ئێستا ساڵ هەبووە مەسەن لە 2014 و 2020 عێراق بوجەی نەبوو بەڵام ئەوە ئێستا لە سەردەمی کۆرۆناکە بەڵام ناکرێتەوە دوو ساڵ لە سەرێک ئێستا ئێمە 2022 لەسەر 21 ڕۆین
ئەمە سێم جارە کە بوجەی نەبێ ناکرێت ساڵی ئایندەش بوجەی نەبێ عێراق بوجە بۆ خۆی هەردەرەکات زۆر شتێ لەسەر بوجەوە ساوە بۆ نمونە تەرفیع و علای فەرمانبەران بۆ نمونە ئیجازەی بدون ڕاتبی فەرمانبەران ئیجازەی 5 ساڵ بۆ نمونە مخصصاتی پرۆسی دامەزراندن پرۆژە مەشاریع استثمار عێراق بۆ خۆی بوجە هەردەرەکە بەڵام ئایا پشتی هەرێم چۆن ئەبێت یا بەپێ ئەو ئاماژانەی هەن بەپێ هەر ڕەنگە یعنی حەلێکی وەختی و حەلەکە منجبڕ نەبێ ینی بەردەست بێ لە ڕووی کاتەوە و لە ڕووی مەشاکلەوە ئەمەش لەسەر کۆمەڵی فاکتەر وەساوە فاکتەرەکان هێشتا زۆر ڕوونی ناتوانانی زۆر گەشتبین بی بەڵێ لە هەردوو لاوە گەشتبینی هەیە لە هەردوو لاوە ئیرادە هەیە خۆ لە سەردەمی عەبدولمەجید لە ساڵی 2020 هەمان ڕۆحێت و هەمان نەفسیەت هەبوو بەڵام لەبەرەوەی خۆپشاندانێکی گەورە هات حکوومەت بە شتێکەوە مەشغوڵ بوو خەریک بوو نزیک بوو لە ڕێککەوتن و ڕێکیش کەوتە بوون بەڵام ئەوە هەربوو بە لە بیر برایەوە شتی خوێن هاتە ناو 600 کەس کوژرا حکوومەت گەمارەوە درا ئەوە هەر لە بیر چۆ بۆ ئەم حکوومەتە ژواریدا هەر دەقەیەک تووشی ئەو شتانە بێت سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دێمەوە خزمەتە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەینەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 138 پەنجەرە بۆ هەمومان یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود یاریەکە دەستی پێ یاریە جافر سەردەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامی کەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەستیانێکە خۆش بوو هەر بژی جپسینینی کامێکی لێیان دەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا یاسین سەبارەت بە بڵێ کابینەکەی سوودانی مانگێک و تقریبا دوو ڕۆژێک تێپەڕیوە شتێکی ئەو تۆی کردووە چونکە کارنامەکەی شتی زۆر جوان و چاکی تێدا ئەو گێڕانەوەی پارەش هەبوو ئەو پارەی لای خۆی داناوە کارنامەکەی بڕێک کەمترە بە 29 لاپەڕەیە ئەکە هەمان بۆ مەسەن جایوە 120 لاپەڕەش بڕێک بچووکی کردوێتەوە بەڵام گەشتبینی زۆری تایە ینی زۆر شتی تایە بە چەند ساڵ نەکراوتمان ئەم ویستێتی لە ماوەی ساڵی 6 مانگە بیکە بەپێ ئەو کارنامەیە ئەم حکوومەتە ئەبێ حکوومەتی خزمەت گوزاری بێ نایەن لێنا حکوومەتی خەدەمات خزمەت گوزاری و نایەن لە دەرەوەی کارنامەکەش بیدایەتی هاتنی شوێکی گەورەی بۆ کراوە کە ئەمە سەردەمێکی نوێ و تەواو بتر ئەمە سەردەمێکی تازە دەستپێکە سەردەمی شیع سوودانیە بڕێک مواصفاتی هەیە کەسێکە لەو کەسانی کە لە سەرکردەکانی قیادەتی داخلی پێ لە ناوخۆی عێراق جنسەی بەریتانی و ئەمریکی وشتین یا لە ئۆپۆزیسیۆن نەبووە لە دەرەوەی عێراق نەبووە خەڵکی باشوورە لە بەڕێوە مدین ناحەیەوە دەستی پێ کردەوە بە هەموو خۆستەکانی بینیوە و ئەمەلی زۆری لەسەر هەیە لە ناوەندی شیعە بەو پێی کە خەڵکی ناوخۆی عێراق
یەکێک نییە کە دوور بێوەکو ئەلاوی یاکو عەبادی یاوەکو جەعفەری ئەوانە هەمویان جنسەی بەریتانیانە بۆ فرقەیەکی زۆر لە عێراقدا بڕابن بەڵام تام لە حەزەی قساکەین بەو پارەیەشەوە کە لای سەردەمەنوێیەکە دەستی پێ نەکردووە سەردەمەنوێیەکە دەستی پێ نەکردەوە لەبەرەوەی هیچ شتێکی سەوری شۆڕش گێڕانە لە گۆڕانکاری ئەو وینانە نەکراوە کە حکوومەتەکانی پێهاتوونتە سەرکار بیدایەتی هاتنی کازمیش هەمان ئەم قسەیانە هەبووە بیدایەتی هاتنی عەبدولمادی لەمە قسەی گەورەتر باشە ئینەتەوە نەخۆشخانەش سوودانی بەڵێ ئەوە بۆ بەنەریت هەموو سەرە وەزیرانەکان کە دێن شۆیەکەکەن مەسەرەن جارێکەوە کازمی چوو بوو ئەوە هەلو عیمادیانی بوو بە سەردەمی عەبدولمادی ئەچوو بۆ بازاڕی سەوزە فرۆشان و ئەلوەکان نوێژی بەیانی دوای نوێژی بەیانی ئێستا ئەم چۆ بۆ خستەخانە بەڵام لەوێ ئەڵێ خوا موفەقمان نەکات لەسەر ئەم خزم دوای خراپ لە خۆی دەکە دوای خراپەکە بەڵام بۆ معلوماتی کاک حەکیم ئەو کەسەی کرد لەگەڵ یایەتی وەزیرە پێشتریش وەزیر بووە پێش کابینەکانی پێشتر وەزیر بۆ دووەم لە حیزبەکەی سوودانی خۆیەتی لە جەماعەتی دەوڵەتی قانونەکەم خۆی پێشتر دەوڵەتی قانون یعنی تۆ ئەگەر بتێ گۆڕانکاریش بکەی خۆمە کەسێکی تازە نییە ینی ئەم نەتیجەیەکە لە خەسخانەکە هەیە بەرهەمی ئەو وەزیرەیەکە لەگەڵ سوودانی خۆی بووە بەڵام هیچی پێ نەوت بۆیە ئەوانە زیاتر شتی ئەلامین بەڵێ شوەیەکی مەقبولەوە خەڵک نزیکە لە نەبزی خەڵکەوە بەو زمان باشە بەس گێڕانەوەی پارەکەمە شتێکی باش نییە ینی چکە یاخود هێنانی ئەو پارانە تەفسیرێک هەڵی هەموو پارەی لە دووری خۆی کردوێتەوە کامێرا جوانە بەڵام ئەگەر بچێت چیرۆکی پشتی پارەکانە زۆر خەمهێنەرە لە 3.7 تریلیۆن دینار 180 ملیار حوتە نازام چەنە 182 بەبێ تەقدیری باسم خەشان کە پەرلەمانتارێکی چالاکە لە ساڵ 5 ئەو پارەیە کە دزراوە گەڕێنراوەتەوە ئەمە یەک دوو وعد دراوە لە ژێرەوە کە دزەکە بەربێ ئەنی ئەوەی کە ئیتیهامی دزیەکەی لەسەرە نور بە کەفالەت ئازادی بە کەفالەت ئازاد بکرێت بە پاساوی ئەوەی گوایە پارەکەی تری یاوە بە خانوو لە بەغا عقارات خان و شقە و عیمارە بچێ بیفرۆشێەوە بیگەڕێنێتەوە نازانم دوێنێەوە پرسیارێکی زۆر هەیە لە یاسایەکانەوە کە ئایا چی یاسایەک ڕێگادا بە دز مەسەن ئازاد بێ بچێ پارەکە بگەڕێنێتەوە دوو سێ نور ئەڵلقەیەکە یعنی واجهێ لە پشتی نورەوە زۆر هێزی قوڵان ینی نزیکەی 20 کەس بەرپرس 20 تا 30 بەرپرس تێوە گلاون لە مەسلەی ئەو 3.7 ملیار تریلیۆنە یا ئەو کاتە 2 ملیار و نیو بە پارە بە پارە 2 ملیار و نیوە بە دۆلار 2 ملیار و نیو بە پارە 3 تریلیۆن تا 3.7 تریلیۆن خەڵکێکی زۆر لە پشتی ئەوە هەن نورەوە هەن نور مدیر مەکتەبی سەرۆکی لیژنەی دارایی هەیسەم جبوری بووە لە فترەی ئەخیرا معقبی معاملاتی پێوتری ئەو کەسێک کە معاملات هەڵە سۆڕێنە لە دایرەکان هی ئەو بووە و ئەکید ینی لە ناو پەرلەمان لە ناو ئەنجومەنی وەزە یەک سیلسیلە بڕیار نزیکەی 20 کتاب دەرکرا بۆ ئاسانکاریکردنی بردننی ئەو پارانە تا ئێستا تەنها نور لێکۆڵینەوەی لەسەر و نوری گیراوە کێ لە پشت نورێکی ئاسانکاری بۆ کردەوە کێ ڕێ بۆ خۆش کرد دیارە و پاران لەکوێ گەڕانەوە مامۆستا و بڕە پارەی تا ئێستا وردەکارێکی دیارە باس لە لوبنان ئەکرێت باس لە ئوردونیش هەیە ئەنی باس لەوەش ئەکرێت بەڵام ئەو پارانە دیارە حواڵە ینی خۆ بەتیارە نەگەڕێنراوەتەوە حواڵەیە هەر بە حواڵەی وەرگیراوەتەوە بەشەکەی تری کراون باخان و لە فترەی ڕابردوو کۆ زۆرتر راپۆرتی ڕۆژنامەوانی بنکۆڵکاری هەبوون باسییان لەوە کرد کە نرخی خان و لە بەغا چۆتە سەقفێکی زۆر خەیاڵیەوە زۆر گرانەوە تۆمەس وەسپیکردنەوەی پارەیە 3.7 تریلیۆن دینار دزراوە نابرێتە دەرەوە لەبەر ئەوەی لە بنقا کەشفە بێ ئەومانە ئەدرێ بە خانوو ئەدرێ بە عیمارە و بە شوقەی و بە پارێکی زیاتر کابرا بەلاش دەستی کەوتووە پارەکە زیاترەدا بە شوق بەس کوردێکی شتێدا بوتیان پاسەوانی هەر ئەو نور بەڵە کەسێک نای بریفکانی ماڵدی تەمەنی 21 ساڵ ئەبێ ئەوەنە بکات یعنی کۆمپانیایەکی دامەزرانەوە بە ناوی ڕێح بەغدا شتێکی لەو بابەتە بە فترەیەکی کەم و نزیکەی 500 میلیۆن دۆلاری لەو پارەیە ڕاکێشاوە ئەڵێن بە پێ بۆ داداچوونانەی کە هەیە شۆفێری نورە ینی یەکێکە لەوانەیە کە ساقی باشە بەس بۆچی یەکەم سەردانی سوودانی بۆ ئوردون بوو وابرە سەردانی ئێرانیش کە دوای قسەکەم بەس یەکەم سەردانی بۆ ئوردون چی لێ دەخوێنرێتەوە سوودانی یەکێکە لەو سەرکردانەی ینی خارج بازنە یەکەمی گرنگیدانەکانی نییە سەردەمی کازمی زۆر گرنگی بەوە ئەدرا کە عێراق بێتە جامسەرێک لە نێوان سعودیە و ئێران ئەمریکا و ئێران ڕۆڵی نێوانگیری ببینێ لە بەرەوەی کازمی پێی وا بوو کە مادەم ناتوانین لە ناوخۆ شتی گەورە بکەین با لەسەر دەرەوە ڕووی عێراق جوانکەین عێراق کرد لە جاتی خاڵێکی پێکدادان بیگەن بە پردی بە یەکیاندن
سوودانی ئەو دهینەی نییە مەهتەم نییە بە ئەمریکا و بە ئێران و بە سعودی و بەمانە ئەو وڵاتی کە لە سەردەمی سەدامەوە لە سەردەمی گەماروی ئابووری و تەماسی لەگەڵ عێراقی و بەرەژەندی ئابووری ڕاستەوخۆ و زۆری لەگەڵ عێراقی ئوردونە وەکو فترێکی زۆر ئەمانەکو پایتەختی ئابووری عێراق وابووە لە ساڵانی شەڕی تایفی و ساڵانی قاعیدە و داعشوان بۆیە سوودانی چوە بۆ ئوردن ناچێت بۆ سعودی و ناچێت بۆ ئێران دوایەوە چوە بۆ کۆیت ئەو جامەسان بڕیارە بچێت بۆ ئێران و ڕەنگە دواتر بچێت بۆ سعودی ینی بەلای ئەوە ئەو قەزیانەی کە عیلاقی بە هاوردە و گومرگ و ژیانی ڕۆژانەی عێراقیەکانەوەی ئەوە گرنگترە لەوەی کە خۆی سەرخاڵکە بۆ ململانی ئەولەویاتی بۆ کاری ناوخۆییە بەڵێ ئەو ململانی هەرێمایەتی کە نا کۆتایەک سەرەتاکەی دیارە و نە کۆتایەکەشی ئەسانەکەی کۆتایی بێ ڕەنگە باش چەند حکوومەت بەس سەبارەت بە سەردانی بۆ ئێران پێشبین دەکرێت چی باز بکرێ هیچ پەیوەندێکی بۆ بۆردومانانی ئێران هەیە کە دەیکاتە سەر هەرێم لە 2023 بەدواوە بۆ بەنەریت هەموو سەرۆەزیرانانی کە هەن ئەبێ سەردانی ئێران کەن و هەوا هیچ سەرۆکۆزیرانی لە عێراق ئەگەر ڤیتۆی ئێرانی لەسەر بێدانانراوە بیرمان بێتەوە لە 2010 علایی لەبەر ڤیتۆی ئێران دانانرا و جگە لەوە عێراق هزار ئەوە کیلۆمەتر حدودی لەگەڵ ئێرانەیە بەرژەوەندێکی ئابووری زۆر و زائیدەن تێکەڵیەکی مەزهبی و کولتوری و لە هەموو بوارەکان لە فترەی داهاتوە چێ بۆ ئێران لەبەرەوەی ئیتار پێیان خۆشە و قاعیدەی حزبی ئەوەی کە سوودانیان هێناوەتە سەرکار زۆر بەلایەن مەبەستەکە سەردانی ئێرانیش بکە و ڕەنگە لەوێش طبیعی ئەو مەلەفانی کە هەیە ئێستا ئێران دۆخێک بە دۆخی زۆر تایبەت تێپەڕێ لە ناوخۆ ئێمە بین خۆپشاندانەکان ماڵانەوە و گەشتۆتە دۆخی ڕەنگە گەڕانەوەی نەبێ ئەکید یەکێک لەو شتانی کە باسەکرێت و قسەی لەسەرەکە مەسەلەی ئاسایشی سنوورە باشە بەس لەسەر ئاسایشی سنوور قسەکەم بەس ئەو دۆخی و خۆپشاندانی کە دەستی پێکردووە کاریگەری هەیە لەسەر دۆخی عێراق و ناوچەکە ئەو خۆپشاندانەی کە لە ئێرانە ئێستا بەرفراوانە کاریگەری هەیە هەتا لە ئابووری کاریگەری لەسەر ئەم سلێمانێشەیە کە خۆمان قساکەن خەڵک زۆر سکاڵاکەن کە ئێرە ناوەندێکی هەناردەکردنی شمەکی غبیانی و غەربی بۆ ئێران ئێستا ناتوان بۆی خۆپشاندانەکە بچن ئەلۆی هەولێر لە ماوەی ڕابردوو هاواران یا ساڵەکە ئینتەرنێت نییە لە ئێران نازانم لە سا چەندیش میوە سەوزەکان لێکەکەن کاریگەری لەسەر هەموو عێراقەیە چونکە عێراق بازارێکی گەورەیە بۆ کاڵای هەرزانم کاریگەری لەسەر هەژمونی لاوازبوونی هەژمونی ئێران لە عێراقە هەژمونی ئێران لە 2020ەوە کەستر بووە ینی لە دوای خۆپشاندانەکان و لە دوای کوژرانی قاسم سلێمانی وەک جاران بەوتونیە نەماوە بەڵام ژێرخانی هەژمونەکەی هەر بەردەوامە و هەر هەیە بەڵێ بە ڕادەیەکی لاوااستر و ئەکییت ینی ئێستا سەرقاڵی ئێران بۆ بە ناوخۆی خۆ دۆخی ناوخۆی خۆی پەراوێزێکی ڕەخساندووە بۆ عێراق کە لە بڕیارە تا ڕادەیەک ڕێژەیەکی زیاتر سەر بەخۆتر بێ لەوەی کە جاران بەردەوام شاندە ئێرانێکانە هاتن و بەردەوام مەرجانەسەوە بەلای ئێرانەوە گرنگ بوو کە سەدر بەتەنها حکوومەت دروستەکە و نەیهێشت بۆ لەگەڵ کۆمەڵی فاکتەری ترا بەڵام تر لەوە بە دوا هەروردەکاریەکی دێتە سەر ینی هامشێک بۆ جەماعەتی ئیتار و بۆ ڕێکەوتنی کورد یا بەغا سوننا بەغا ئیشکالێک نییە لە ئێرانەوە مادام چوارچێوە گشتێکە لە بەرژەوەندی ئەوە باش سوبارەت بە پرسی سنوور ئەمڕۆژ دڵان ڕاگەناوی سیوان بارزانی و سوودانی هەبوو دەڵێن ڕێگە بە دیادەی چەکداری لە سنوورەکان و گروپی چەکداریش لە ناوخۆی عێراق وەرێم نادەن چ پامێکی تێدا ینی سەردەکێشێ بۆ ئەوەی داواکاری ئێران لە بەرپرسانی هەرێم کە گروپەکە ئەبڵێن حیزبەکانی ڕۆژهەڵات چەک بکرێن ئەمە جێبەجێ بکرێ ئەمە خۆ ئەگە بچی بگەڕێتەوە لە دەستوریش هەیە بەڵام سەرفە نەزەری لێکراوە کە نابێ عێراق خاکەکەی بەکار بێ بۆ دژی هیچ دەوڵەتێکی دراوسێ بەڵام ئەم بارودۆخی لە عێراق بۆ بارودۆخێکی تایبەتە لە هەرێمیش سەردەمی جەنگی عێراق ئێرانە هێزە کوردیەکانی ڕۆژهەڵات لێرە بوون ئێستا عێلاقی بەناوخۆی ئێرانەوە لەم دۆخا ئێران گوشارێکی زۆرەکە لە هەرێم و لە بەغاش کە ئەم دیاردەی چەکداری سنووردار بکرێت ڕەنگە ئاین ڕۆژگار لە دۆخی ئێران ئاسایی بێتەوە بگەڕێنەوە بۆ سەردەمی پێشوو ئاسایی بیان چەکداریش لە ناو ینی تا خۆپشاندانەکان کەستر بن شارەکە کەمتر دەبێت بەڵام ئێران زۆر بەلایەمە بەستە کە چاوی ناوخۆ و دەرەوەش لەسەر ناوخۆ هەڵگرێبی کاتە سەر ئەوەی بە دوای پاساواگەڕێکە هۆکاری تێکچوونی ئاسایشی ناوخۆی ئێران ئەم هێسان باشە بەس ئەگەر فشار بکە ینی لە هەرێم و لە بەغداش ئێران چی ڕوودات ینی بەرامبەر ئەو حیزبانە فشارەکانی تونتر بێت حالی ممکن هەیە مەسەرەن ئەو دیاردە چەکداریانەی کە هەیە کاڵەکرێنەوە و زیاتر لە شێوەی پەنابەرە ئەمێننەوە و کامپی ئاوارە ئەمێنێتەوە ئەو شتانی کە ناوی بارەگا و ئاڵا و چالاکی چەکداری زەقا نەکرێن و کۆنتاکتی هێزە کوردیەکان لەگەڵ خۆپشاندەرەکانی ناوخۆی ئێران کەمەکرێنەوە
ینی بۆ هەموو شتێک لەوانە حدودێکی ممکن هەیە تاونەی ئەو بارودۆخە لە ئێران تێپەڕە. هیچ پێشبینێکێ بۆی بارودۆخی ئێرانی ئۆپراسیۆنی زەمینی بۆ هەرێم ئەنجام بدرێت یا قورسە؟ زۆر باس لەوە کراوە لە فەتەی ڕابردوو، بەڵام من لە دیوە عێراقیەکەەوە ئێڵێم باڵۆزی ئێران لە عێراق زۆر جەختی لەوە کردووە کە ئەو شتێکی مەترۆح نیە، ڕەنگە علاقەی بەوە هەبێ ئاسان نییە بۆ عێراق ئێستا بەشی زۆری وتمان هاوپەیمانان ئەیپارێزن بنکەی سەرەکی بەرەنگاربوونەوەی داعش لە هێشتا هەر لە عێراقا مەسەلەن و ئەمریکیەکان وانە زۆر لە منطقەیە محتەمن و ئێمە جاری وها بۆ سەفیری ئەمریکا لەگەڵ سوودانی بە 7 ساعت کۆبووەوە 7 جار کۆبووەوە تا ئێستا ڕۆژانەوەکو کۆبوونەوەی نیمچە بەردەوامی هەیە و ئێران لە دۆخەکان نییە لە شەکێشی زەمینی بکە، بەڵام ئەتوانێت هەموو هێزێک بەکاربێنێ بۆ لە ناو عێراقا بۆ وشارکردن لەسەر عێراقش و لەسەر هەرێمیش. باش بین و سەر دۆخی عێراق باسی ناکۆکینەوە ماڵیشعات کرد ئێستا لەسەر پۆستەکانیش دوای مانگێک هەیە لە بەتایبەتی پۆستە ئەمنیەکان شەڕە لە سەریان ناکۆکیەکە بوو لەنێوان باڵە چەکدارەکانە کامیان پۆستە هەستیارەکان ئەبن بەتایبەت دەستگای مخابرە زۆر مەبەستیان بوو لە دەستگای هەواڵگیری دەستگای مخابرات عێراق کازمی سەرۆکی بوو بەر لەوەی کە بێ بەسەر وەزیران، دوایش کە بوو بەسەر وەزیران فترێکی زۆر خۆی بەڕێوەی ئەبن. ئەم دەستگای کۆنتاکتی هەیە لەگەڵ ئەمریکا و بەریتانیا وڵاتانی هاوپەیمانان و یەکێتی ئەوروپا و ناتۆ و ئەمە بریتیە لە میمۆری مخابراتی عێراق. جەماعەتی عەسایب و جەماعەتی حیزب وڵا زۆر کێبڕکییانە کرد، بەڵام لەو دوایە شیعەکان تێگەیشتن کە ئەمە بۆ ئەوان نابێ بۆی چیان هۆشداریان پێگەیشت کە نابێ ئەو دەستگا هەستیارانە بکەونە دەستی گروپی چەک لەلایەن کێوە ئەمریکیەکانە لەلایەن باڵۆزخانەوە و لە ئەخیر جارە مالیکی دەرکەوت بە عەلەمی لە دیمانێکی تەلەڤیزۆنیاڵە ئێمەش ڕازی نین هیچ گروپێکی چەکدار دەستگا چونکە ئەو دەستگایانە معلوماتی هەستیاریان تایە و کۆنتاکتیشیان لەگەڵ وڵاتانی ڕۆژئاواتیایە و لەگەڵ وڵاتانی کەنداوتیایە. بۆیە ئێستا محەممەد سوودانی بۆ ئەوەی کە کێشە دروست نەبێ خۆی بەڕێوەی ئەبا دەستگاکە هیچ سەرۆکێکی بۆ دانەناوە پێش لە دوای کازمی ڕای جوحی لە کۆتاییەکانی کازمی ڕای جوحی بۆ دانابوو خۆی بەڕێوەی با بۆی ئەو بەریەکەوتنە دنیا لایەنەش باش ئەمە دەستگای هەواڵگری ئاسایش نیشتیمانیش کێشی لەسەر دەستی حەشتی شالی ئەوانە بەنسبەت وڵاتانی ترەوە زۆر بەو جۆرە هەستیار نین مەسەن حەشت ناکۆکی ناوخۆی شیعە بەڵێ هەمویان چایان لەسەرەوەی کە فەیاز نەیکات وازبێنێکی تردانێن بەتەمان ئەبوو فەدەر بکەن بە سەرۆکی حەشت، بەڵام بەنسبەتی وڵاتانی بیانی و بەنسبەتی وڵاتانی کەندا ئەوە یەکلایی بووەوە کە حەشت دەستگایکی نانیشتیمانیە بەلای ئەوانەوە من ناچان باش چوار خولێکمان ماوەرە سەر مختەر سەدە بۆچی ماوەیەکە بێدەنگە یاخود بێدەنگی ئەو چی لە دوایە بۆچی شەقامیشت ئەوکو خۆ پیشاندانی گەورە بێدەنگ نییە بڵێن ئێستا نێنیەکەی مەشغوڵە بە ڕێخستنی کاروباری دینی ڕەوتەکەی گورزێکی گەورەی بەرکەوت کاتێکە حائیری کشایە لە مەرجایە بۆ شایکی گەورەی ڕۆحی و دینی فقهی لە ناو تیاری سەدری دروست بوو بەشێکی خەریکی ئەوەیە. ئێستا بێمەرجعن بێمەرجان بەمانە تەقلیدیەکەی بەڵام چارەسەری مام ناوەندیانەوە دۆستیەوە خەریکە بۆ دۆستنەوە. دووەم زۆر باسلەوە کرێت کە سەدرەکان لە مانگی یەک لە کۆتایی مانگی یەک دەرەکەونەوە. ئێستا لە قۆناغی تەرەقوب بە عەرەبیە لە چاودێری و چاوی خاڵ خستنان و بەتەمان ئەو حکوومەتی 100 ڕۆژی بەسەر تێپەڕێکە عورفیەکە دوای ئەو 100 ڕۆژاگە شتێکی گەورەی لێ نەبوو ڕەنگە بگەڕێنەوە شەقام و ئەگەر سەدر ئەو ماوەیە بەکاربێنێ بۆ ئەوەی لە پڕاخۆی وەک مەرجای ئەلانکایە شتێک بچێتە پێشەوە لە ڕۆی دینی چونکە ئەوە هەدەفی یەکەمی ئەوە سیاسەتی هەردەسەکەوێتەوە حکومڕانی هەردەسەکەوێتەوە و ئێستش ئێمە کە قساکەین ئەمینداری گشتی ئەنجومەنی وەزیران هەر سەدریە و محافظی لا نەبراون نەخێر لا نەبراون کە دەستی بۆ نەبردوون لەبەرەوەی سەدر بە هەستیاریش باشە بەس مەرجەکانی تێدا سەدر ئەگەر بێ مەرجع لە ڕووی دینی و بێ نازانم بەشێکی بەشێکی بڕیوە بەشێکی ماوە ئەو سەرقاڵی بە سیاست لەو ساڵانەی دوایە ڕێگر بووە بەس ڕەنگە ئەماوەکو دەرفەتێک بەکار بێنێ بڵێ من سەرقاڵی هین بووم یانی خوێندنی ئاینی بووم و ئێستا زۆربەی ئەو شتانی کە بڵاوێک کاتەوە لەم فترەیە بریتێ لە تەفسیر و شەرحی ئایەت و فەرموودە و ئەحکامی دینی وانە بۆی زیاتر ئیش لەسەر گرنگیدان بە ڕەهەندە دینیەکەی مەزەبیەکەی خۆی ئەکا لە ڕۆی ڕەهەندە سیاسەکەی و بەنسبەتەوە ئەمەش قازانجترە یانی چونکە لە نەتیجە سەرمایە ڕەسەرەکیەکەی ئەو کەەوە بەهێنانی تیابکە پێگە ئاینەکەی باشە بەس زۆر بە کورتی کارتەکانی نەسووتان خۆپیشاندان بێ چەکداری بێ ئەوانە بێ ئەو کارتانی خۆی هەیە بوو زۆر باوەڕ زۆر قسە هەیە کە سووتاندویەتی و زەرری زۆری کردووە بەڵام
هێشتا بەتەواوی نەچۆتە دەرەوە ئەگەری هەیە لە هەر دەقەیەک بە هێزێکی گەورەوە بگەڕێتەوە بە تایبەت ئەگەرم حکوومەتە سەرکەوتوو نەبێ بێگومان ئەو کاتە دەنگی ئەو زۆر زاڵتر ئەبێ وەکو ئۆپۆزیسیۆنێک وەکو کەسێک کە قبوڵی نەبوو لە مەبدەکانی خۆی پاشەک شە بکە وەکو کەسێک کە ناگیری هەڵبژار لە دۆخێکی شڵەژا و ئاڵۆزە ئێستا کەنارگیشە خۆی خۆشی تقریبا بەڵێ دەرکەوتنی زۆر مەحدودە زۆر سنووردارە و ڕەنگە مەسەن لە کاتێکا بە شوەیەکی زۆر گەورەترەوە دەربکەوێت. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بڕێ سیاسین تا شارەزای کاروباری عێراقمان دومان کردی سوپاسی ئامادەبوون دەکەم زۆر سوپاس بەوەی بینەرانی بڕێ سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.